سڵاو بەخێربێنەوە بۆ KBO Recaps لە ڤیددیۆ ئەم جارەشدا یەکێکی تر لە فیلمە ناوازەکانتان پێشکەش دەکەین بینەری بن و چێژی لێوەربگرن با دەست پێ بکەین. فیلمەکەمان بە کچێک دەست پێ دەکات بە ناوی لوسی کە یارمەتی خەڵکی نیویۆرک دەدات تا هاوبەشێک بدۆزنەوە. زۆربەی ڕۆژەکانی بە پرسیارکردن لە کوڕووکچەکان دەربارەی ئەوەی کە چه جۆرە پەیوەندیەکیان دەوێت بەسەر دەبات. لە ئێستادا قسە لەگەڵ پیاوێک دەکات کە حەزی بۆ ئافرەتە نایەت کە دەیەوێت پەیوەندی بۆی لەگەڵ ڕێ بخات. بەڵام کاتێک لوسی قسەی لەگەڵ ئەو ژنە کرد کە ناوی سۆفی بوو بەڕاستی کچە پیاوەکەی بەدڵ بوو و دڵخۆش دەرکەوت. لوسی دەبوو ڕاستیەکەی پێ بڵێت کە پیاوەکە حەزی لی نییە. لوسی هەوڵیدا دڵنەوەی بدات و پێی بڵێت خەمت نەبێت ڕێکەوتێکی ترت بۆ دەدۆزمەوە. پێشنیاری پیاوێکی بۆ کرد بە ناوی مارک، بەڵام باڵای ئەوی بەدڵ نەبوو. دەڵێت 5 پێ و 11 ئینجا، بەڵام دڵنیام تەنها 5 پێ و 9 ئینجا. لوسی پێیوت کە 1-2 ئینج گرنگ نییە و هانیدا کە ژوانەکە تاقی بکاتەوە. لە مێوەندەدا کۆمپانیای لوسی ئاهەنگی سەرکەوتنەکانی دەگێڕا. دوو لە کارمەندەکانی خەریک بوو هاوسەرگیری بکەن و پێشتر بەگشتی 9 ئاهەنگی هاوسەرگیریان ڕێکخستە بوو. لوسی و هاوڕێکەی باسی سۆفیان دەکرد. ئەوان ڕێککەوتن کە سۆفی لە هەموو شتێکدا مام ناوەندە و هیچ شتێک لەبارەیەوە بەڕاستی جیاواز نییە. ڕێک هەر لەبەر ئەمە بوو لوسی ویستی یارمەتی بدات بۆ هاوسەرگیری. ئەو پێی وابوو سۆفی کەسێکی باشە و شایانی هاوبەشێکی زۆر باشە. پاشان گفتوگۆکەیان گۆڕا بۆ نەشتەرگەری زیادکردنی باڵا. لوسی باسی لەوە کرد کە لەم ڕۆژانەدا هەندێک لە پیاوان نەشتەرگەریان بۆ دەکرێت بۆ ئەوەی باڵایان تا 6 ئینچ پەرستر بێت. ئاماژەی بۆوەش کرد ئەگەر کەسێک توانای ئەوەی هەبێت بە دڵنیاییەوە پێویستە ئەنجامی بدات. پاشان دیمەنەکە گواسترایەوە بۆ ئاهەنگێکی هاوسەرگیری کە لوسی ڕێکی خستە بوو. لەوێ پیاوێک بە ناوی هاری دەناسین گوێی لە لوسی بوو کە لە دەرەوە لەگەڵ کۆمەڵک ژن قسەی دەکرد. لوسی خەریکی ڕوونکردنەوە بوو کە چەندە گرنگە هاوبەشی گونجاو هەڵبژێری. ژنەکان سەرسام بوون بە قسەکانی. کارتی بازرگانی خۆیان پێدا. هەر لەو کاتەدا کێشەیەک هاتە ئاراوە. بووکە ناوی شارلۆتە و بە ناڕەحەتی دەردەکەوێت و ڕەتی دەکاتەوە خۆی ئامادە بکات. بەڕوونی دڵخۆش نەبوو بۆ ئاهەنگە. دانی بەوە دانا کە گومانی هەیە وتی من ژنێکی مۆدێرنم، دەمتوانی لە ژیانم هەر شتێک حەز بکەم بیکەم، بەڵام لێرەدا هاوسەرگیری دەکەم. لوسی بەنەرمی وتی تێدەگەم، بەڵام پێم بڵێ بۆچی ناتەوێت هاوسەرگیری بکەیت. ئەگەر پێم بڵێ یارمەتی دەدەم لێرە دەربچیت. شارلۆت وەڵامی دایەوە دەبێت هاوسەرگیری بکەم، پێشتر پاری زۆر خەرج کراوە. پاشان لوسی پرسی باشە، بەڵام بۆچی دەتەوێت هاوسەرگیری لەگەڵ پیتەر بکەیت؟ هۆکارەکەت هەرچیەک بێت بەڵێن دەدەم لە نێوانماندا بمێنێتەوە. شارلۆت دان بەوە دادەنێت چونکە کاتێک خوشکەکەم پیتەر دەبینێت ئیرەی دەبات. پێی وایە لە هاوسەرەکەی باشتر دەردەکەوێت و داهاتی زیاترە و ئەوەشوا دەکات هەز بکەم کە سەرکەوتنم بەدەستێناوە. لوسی پرسی کەواتە ئایا بەڕاستی دەتەوێت هاوسەرگیری لەگەڵ بکەیت؟ شارلۆت وەڵامی دایە و وتی بەڵێ. بەم شێوەیە زەماوەندەکە بەرەو پێشەوە ڕۆشت. دوای مەراسیمەکە لوسی چای بە هاری برای پیتەر کەوت. هاری بە لوسی وت پێشتر گوێم لێبوو لەگەڵ ئەو ژنەدا قسەت دەکرد. بەڕاستی تۆ سەرنجڕاکێش و قەناعەت بەخش بوویت لە هەندانی ئەوان بۆ تاقیکردنەوەی خزمەتگوزاریەکانتان. پاشان پرسیایی لە کارەکانی کردووتی کەواتە دەبێت زۆر شت لەبارەی خۆشەویستیەوە بزانیت، ڕاستە؟ لوسی لە وەڵام داوتی من زۆر شت لەبارەی ژوان دەزانم. ژوانکردن سەختە و مەترسی و ئازاری تێدایە، بەڵام خۆشەویستی ئاسانە، تەنها ڕوودەدات. تەنانەت لوسی هەوڵیدا هاری ڕازی بکات و وتیکە و هاوتایەکی تەواو دەبێت بۆ زۆرێک لە کڕیارەکانی. آخر هاری باڵا بەرز و 6 پێ و دەوڵەمەند بوو. بەڵام هەر لەو کاتەدا خۆشەویستەکەی پێشووی لوسی جۆن دەرکەوت کە خواردەوە دەخوازەکەی هەڵگرتە بوو. ئێستا خەریکی کاری گارسۆنی بوو. لوسی و جۆن سڵاویان لە یەکتر کرد. وەل دواتر لوسی چووە دەرەوە بۆ ئەوەی قسەی لەگەڵدا بکات. جۆن پرسی کەواتە چۆن ئەم دوانەت هاوتا کرد؟ لوسی لە وەڵام داوتی ئەوان پێشینەیان هاوشێوە بوو، بە یەکسانی سەرنجڕاکێش بوون و هەردووکیان لە خێزانێکی دەوڵەمەندەوە هاتبوون. جۆن سەیری ڕوخساری کردووتی باشە من تێک شکاوم و لە خێزانێکی ترسناپەوە هاتووم، ئایا ئەوە مانای ئەوەی ئێمە هاوڕێی ڕۆحین؟ لوسی پێکەنی وتی ڕەنگە. پاشان زانیمان کە جۆن جارێک ویستویەتی ببێتە ئەکتەر، بەڵام شتەکان سەرکەوتوو نەبوون. پرسیاری کرد ئایا دەتوانم بتگێمە ماڵەوە کاتێک ئەمە کۆتایی هات؟ لوسی ڕازی بوو. دەگەڕێتەوە بۆ ژوورەوە. لوسی کارتەکەی دا بە هاری وتی دەتوانم یارمەتیت بدەم کەسێک بدۆزیتەوە، بەڵام هاری وەڵامی دایەوە نامەوێت بکرێت بگرب، دەمەوێت لەگەڵتدا پەیوەندی ببەستم. لوسی پێیوت من تەنها بۆ هاوسەرگیری هاوڕێتی دەکەم. کاکەیانە من کچی گەمەنی دەم تێری بمتێرە وە دەمەوێت هاوسەرگیری لەگەڵ کەسێکی زۆر دەوڵەمەند بکەم. هەر لەو کاتەدا جۆن جارێکی تر دەرکەوتەوە لە دوورەوە سەیری دەکرد.
هەرزوو دوای ئەوە لوسی و جۆن سواری ئۆتۆمبیلەکەی بوون. لوسی زەردەخەنەی کرد و وتی ئۆتۆمبیلەکەت هێشتا بۆنی پێشووی هەیە. پاشان دیمەنەکە گەڕایەوە بۆ چەند ساڵێک لەمەوبەر کاتێک لوسی و جۆن پەیوەندی خۆشەویستیان هەبوو. 5 ساڵ لەمەوبەر بوو لە ساڵیادی لوسی و جۆن دواکەوت بۆ حەجزکردنی چێشتخانەکەیان چونکەنەی دەتوانی وەستانی ئۆتۆمبیلی هەرزان بدۆزێتەوە. ئەمەش بووە هۆی دروستبوونی دەمەقاڵەیەک لەناو ئۆتۆمبیلەکەدا. لوسی بە بێزاریەوە هاتە دەرەوە ووسی نامەوێت ڕقم لێت بێتەوە کە هەژارێت، بەڵام لە ئێستادا ڕقم لێیە. لە ئێستادا جۆن لوسی لە ماڵەکەی خۆی دابەزان. لە کاتی ڕۆشتنیدا لوسی پێیوت بانگهێشتم بکە بۆ شانۆنامەکەت. ڕۆژی دواتر لوسی گەڕایەوە سەرکارەکەی. ئەو چاوی بە هەموو کڕیارەکاری کەوت. پیاوێکی تەمەن 48 ساڵ کچە هاوڕێکی تەمەن 27 ساڵانی دەویست. یەکێکی دیکەش پێداگری لەسەر کەسێک دەکرد کە باریک و لەش جوان بێت. لەم نێوەندەدا لوسیش دەستی کردبوو بە چوون بۆ ژوان لەگەڵ هاری. سەرەتا زۆر حەزی لێ نەبوو، بەڵام بە تێپەڕبوونی کات نزیکتر بوون. هاری بردیە شوێنە گرانبەهاکان، گوڵی لۆکسی سووری بۆ هێنا و هەمیشە پارەی حسابەکەی دەدا. ئەو تەواو پێچەوانی جۆن بوو. ڕۆژێک لوسی پێیوت دەتوانی کچێکی زۆر باشتر لە من بدۆزیتەوە. لە ئیشی ئێمەدا کوڕانی وەکتۆ پێیان دەوترێت ئەو جۆرە پیاوەی کە ژنان خەونی پێوە دەبینن. لوسی بە هاری وت تۆ داهاتی زۆرت هەیە، پەروەردەیەکی دروستت هەیە و تۆ لە هەموو بابەتێکدا دەلەدەیت. تێناگەم بۆچی تۆ حەزت لە منە. بە ئاسانی دەتوانی کەسێکی گەنجتر و جوانتر بدۆزیتەوە. بەڵام هیچ کام لەمانە بۆ هاری گرنگ نەبوون. وەڵامی دایەوە وتی من گرنگی بە هیچ کام لەوانە نادەم. کەسێکم دەوێت کە بتوانم ڕێزی لێ بگرم، کەسێک کە لە من باشتر جیهان بناسێت. هەموو ئەوانت هەیە و ئەو سیفەتانە تەنها لەگەڵ تێپەڕبوونی کاتدا گەشە دەکەن. سەبارەت بە پارە من لە ئێستاوە زیاتر لە پێویست پارەی خۆمم هەیە. پێکەوە چوونە فێلاکەی شوێنێکی گەورە و ڕاقی. لوسی نەیتوانی واز لە چاولێکردنی بهێنێت. لە کاتێکدا لەوێ بوو بە هەڵە مۆبایلەکەی خستە خوارەوە. هەر لەو کاتی جۆن تەلەفۆنی بۆ دەکرد. پاشان دیمەنەکە گۆڕا بۆ ڕۆژی دواتر لە شوێنەکەی جۆن کە ماڵەکەی لەگەڵ هاوڕێکانیدا هاوپەش دەکرد و ماڵەکە لە دۆخێکی ترسناکدا بوو بە زەحمەت دەتواندرا بژیت. جۆن بە تەواوی لێ بێزار بوو. لەم نێوەندەدا لوسی لە شوقەڕاقیەکە لەگەڵ هاریدا لە خەو هەڵسا و پێش ئەوەی بەرەو کارەکەی بڕوات هاری کلیلی شوخەکەی پێدا. لوسی دانیشت و لە شوخەکەی هاریەوە دەستی بەکارکردن کرد، بەڵام سۆفی وەڵامی تەلەفۆنەکەی نەدەدایەوە. لوسی بە نیگەرانیەوە تەلەفۆنی بۆ مارک کرد. ئەو کابرایی سۆفی لەگەڵیدا چوو بوو بۆ ژوان. لوسی پرسیاری ئەوەی کرد کە ژوانەکەیان چۆن بوو. مارک وەڵامی دایەوە و وتی ژوانەکە بەڕاستی بەباشی پەڕێوە چوو. سۆفی ڕێک ئەو جۆرە کچەیە کە من بە دوایدا دەگەڕام. تەنانەت وتی ئامادەیە بۆ دووەم جار ژوانی لەگەڵ ببەستێت. هەر لەو کاتەدا لوسی گوێ لە نامەیەکی دەنگی جۆن کرد کە بانگهێشتی دەکرد کە بێت بۆ بینینی شانۆنامەکەی. کاتێک لوسی گەیشتە ئۆفیسەکە تووشی شۆ بوو. کاتێک زانی سۆفی دۆسیەکی لە دژی کۆمپانیەکەیان تۆمار کردووە و بۆ بیانوەی کە مارک دەستدرێژی کردووەتە سەری. سەرۆکی لوسی بە توندی پێیگوت ئەمە خەتای تۆ نەبوو، شت گەلێکی لەم شێوەیە لە ئیشی ئێمەدا ڕوودەدەن. بەڵام لوسی نەیتوانێت قبول بکات. دەستی کرد بە ترس و دڵڕاوکێ. بیری لەوە دەکردەوە چۆن دەمتوانیم هەڵەیە بکەم. چووە ناو حەمامەکەوە. بە دوای زانیاریدا گەڕا لەسەر مارک و دەگریا. دواتر لەگەڵ هاری چوو بۆ بینینی شانۆنامەکەی جۆن. جۆن لە کاتی نمایشکردندا سەرنجیدا کە پێکەوە لەناو ئامادەبووان دانیشتون. دوای شانۆنامەکە لوسی جۆنی بەهاری ناسان، هەروەها ستایشی نواندنی جۆنی کرد. جۆن وتی ئەو دەوڵەمەندە و ڕەنگە خاوەنی خانوویەک بێت. لوسی لە وەڵامدا وتی ئایا دەتوانین باسی شتێکی تر بکەین؟ وەگوتی پێم وانیە ئیتر زۆر باش بم لە کارەکەمدا. جۆن وتی زۆر خۆت شڵەژاو مەکە، کارەکەت پەیوەندی خۆشەویستیە و ئەوەندە جددی نییە. لوسی بە بیستنی ئەوە تووڕە بوو. ڕۆژی دواتر لە شوێنی کارەکەی ڕەفتاری لوسی بە تەواوی گۆڕا. دەستی کرد بە وەڵامدانەوەی بێدەنگ و بێئەدەبی بە کڕیارەکانی. بەهۆی ئەمەوە سەرۆکەکەی لوسی داوای لێکرد کە چەند ڕۆژێک پشووە بگرێت و وتی هێشتا بەڕوونی کاریگەری هەموو شتانت لەسرە کە ڕوویان تاوە. بەڵام لوسی ڕەتی کردەوە ئەگەر ئێستا پشووێک بدەم ڕەنگە هەرگیز نەگەڕێمەوە. ئەو بە تەواوی بێزار بوو لە کارەکەی. سەرۆکەکەی هەوڵیدا ڕوونی بکاتەوە. ئێمە یارمەتی خەڵک دەدێن هاوسەرگیری بکەن. هۆکاری ئەوەی کە داواکاری زۆریان هەیە ئەوەیە کە کەسێک هەڵدەبژێرن کە هەموو ژیانیان لەگەڵیدا بەسەر بەرن. دوای بیستنی ئەمە لوسی ئۆفیسەکەی بەجێهێشت. سەرڕای هۆشداری سەرۆکەکەی چوو بۆ ئەوەی چای بە سۆفی بکەوێت. سۆفی وتی من پێم بووە بوو هاوڕێ، بەڵام ئێستا تەنانەت نازارم چی بڵێم. لوسی وەڵامی دایەوە ببوورە، نەمدەزانی شتێکی وا دەکات. سۆفی بەپەلە وەڵامی دایەوە چۆن توانیت لەگەڵ کەسێکی لەم جۆرەدا ژوانم بۆ ڕێک بخەیت؟ تۆ وەک کاڵایەکی بێبەها من دەبینیت، هەر بۆیش تەنها منت ڕادستی هەر کەسێک کرد. سۆفی بە تووڕەیی و ئازارەوە ڕۆشت. قسەکانی بە تەواوی لوسی شکاند. تەلەفۆنی بۆ جۆن کرد و هەموو شتێکی بۆ گێڕایەوە. دام بەوەدا دەنێت کە هەڵەیەکی گەورەی کردووە. جۆن پرسی ئایا دەبێ بێمە ئەوێ؟ لوسی لە وەڵام داوتی نەخێر،
دەسمە شوێنی هاری بڕیار بوو بەیەکەوە بۆ پشووێک بڕۆن لە کاتی کۆکردنەوەی شتەکان لەگەڵ هاری لوسی سەرنجی هەڵقەیەکیدا کە بۆی کڕی بۆ ئەم شەو هەروەها نیشانێکی لەسەر قاچی بینی و زۆری نەخایەن تێگەیشت کە نیشانەکە لە نەشتەرگەری زیادکردنی باڵایەوە بووە. لوسی وتی تێدەگەم خۆم دوو نەشتەرگەریم کردووە پاشان زانی کە هاری و براکی کە پێشتر هاوسەرگیریان کردووە هەردووکیان هەمان ڕێکاریان ئەنجام داوە. ئەم نەشتەرگەریە ژیانی ئێمەی گۆڕی هاری ڕوونی کردەوە ئێستا ژنەکان سەرەتا لێمان نزیک دەبنەوە. پاشان پێیوت پێویستە بەتەنیا بچیتە پشوو پێم وانە ئەمە لە نێوانماندا گونجاو بێت ئێمە یەکترمان خۆش ناوێت و پارەش ناتوانێت ئەوە چاک بکاتەوە. هاری لە وەڵام داوتی پێم وانە خۆشەویستی شتێک بێت تەنانەت هەستی پێ بکەم. لوسی وتی کاتێک بەسرت دادێت هەز دەکەیت خۆشەویستی ئاسانترین شتە لە جیهاندا. پاشان دیمەنەکە گۆڕا بۆ ماڵەکەی جۆن. لوسی لە دەرەوەی ماڵەکەی وەستا و جۆن هاتە دەرەوە. لوسی وتی بڕیار بوو بچمە ئایسلەندا بەڵام نەم کرد و پێشتر شوخەکەمم بەکێ داوە بەچەند ڕۆژێک ڕۆن بوو کە هیوای ئەوە بوو لەگەڵ جۆن بمێنێتەوە بەڵام ئەو پێیوت تۆ ناتوانیت لێرە بمێنیتەوە. پاشان ڕازی کرد بچن بۆ پیاسەیەک بۆ ماوەیە ئۆتۆمبیلەکان لێخوڕی تا بەراهەڵگرەکانی کۆمپانی ناخواردنی جێیان بینی. بە دوای ئەواندا ڕۆشتن لە ئاهەنگێکی هاوسەرگیریدا خۆیان بینیەوە. جۆن و لوسی لە دوورەوە دانیشتن و سەیری ئاهەنگەکەیان دەکرد. لوسی تێبینی کرد ڕۆژێک ئەم دوانە بەبێ هۆکار دەست دەکەن پەڕق لێبوونەوە لە یەکتر جیا دەبنەوە و دواتر شەڕ دەکەن لەسەر ئەوەی کێچی بەدەست دەهێنێت. دواتر جلوبەرگیان پۆشی و چوونە دەرەوە بۆ ناخواردن دەستیان کرد بە سەماکردن. لە ناکاو جۆن هەنگاوی نایەت دەرەوە پرسیاری کرد ئایا ئێمە دینەوە لای یەکتر؟ لوسی وەڵامی دایە و گوتی نازانم. جۆن وتی من کوڕێکی بەزەییدارم کە ناتوانم ژیانی خۆم بەیەکەوە کۆ بکەمەوە. لوسی وتی نەخێر وانە. جۆن بەردەوام بوو ساڵانێکە و هێشتا توانای ئەوەم نییە لەگەڵت بم قسە لەسەر ئەوە نییە. لوسی وتی ئێمە پێکەوە نیت چونکە من پارە پەرستم ئێستاش هێشتا بیر دەکەمەوە ئەگەر هاوسەرگیریت لەگەڵ بکەم هەمیشە لە چێشتخانە هەرزانەکاندا نان دەخۆ کەواتە چۆن دەتوانێت کەسێکی وەک منت خۆش بوێت. لوسی ڕۆشت و لەو ساتەدا تەلەفۆنەکەی زەنگی لێدا. ئەوە سۆفی بوو ئەو کابرایە بە ناوی مارک لە دەروەی ماڵەکەم دانیشتووە. وتی جگە لە تۆ کەسی ترم نەبوو پەیوەندی پێوە بکەم. تەلەفۆنم بۆ پۆلیس کرد بەڵام وتیان تا هەوڵی شکاندنی نەدات ئەوان ناتوانن هیچ بکەن تەنها زەنگی دەرگاکە لێدەدات. لوسی پێیوت مهێڵە بچێتە ژوورەوە من هەر ئێستا دێم. لوسی و جۆن بەپەلە چوونە شوێنی سۆفی بەڵام تا ئەو کاتێک گەیشتن مارک لەوێ نەمابوو. لوسی چووە ژوورەوە بۆ ئەوەی دڵنەوەی سۆفی بدات کە دەگریا. سۆفی وتی من بەجددی پێویستم بە خۆشەویستێکی کوڕە بۆ ئەوەی پێویست نەکات بەردەوام پەیوەندی بە هاوڕێکەمەوە بکەم لە کاتی فریاگوزاریدا. ئەم برادەرەمان هاوڕێی کوڕ بە ئیسعاف تێگەیشتووە. بەیانیەکی دیکە جۆن هێشتا لەوێ بوو وتی جارێک پرسیارت لێکردم بۆچی خۆشم دەوێت. خۆشویستنی تۆ ئاسانترین شتە لە جیهاندا و تا ئەو ڕۆژەی دەمرم خۆشم دەوێت ئەوە گرنتی تەواوی ژیانە ئەگەر ئۆفەرەکەت بەدڵ بوو وەری بگرە. لوسی زەردەخەنەی بۆ کردەوە وتی ڕێککەوتین. کەمێک دواتر جۆن بەرەو لای لوسی ڕۆشت. لەم نێوەندەدا لوسی پەیوەندێکی لە سەرۆکەکەیەوە پێکەیشت بەرەو ئۆفیسی لەندەن دەڕوات و پێشنیاری کردووە لێرە جێگەی سەرۆکەکەی بگرێتەوە. لوسی پێکەنی ئەوە شتێکی پێکەنی ناویە چونکە نامەی دەست لە کارکێشانەوەم ئامادەیە. سەرۆکەکەی داوای لێکرد واز نهێنێت هەرموچەیەکت دەوێت داوای بکە بەدەستی دەیەنی. لەو ساتەدا جۆن گەیشتە لای ئەڵلقەیەکی بچووکی درێژ کرد کە لە گوڵ دروست کرابوو و پێشنیاری هاوسەرگیری بۆ لوسی کردو بەو قسەیە چیرۆکەکەیان کۆتایی هات. هەر لێرەشەوە ڤیدیۆکەی ئێمەش کۆتایی دێت تا ڤیدیۆیەکی تر و فیلمێکی تر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.